سڵاو لە بینەرانی ئەنارتی دیارە 5 خولەک پێش ئێستا تەرمی و ئافرەتە تەمەن 33 ساڵیەی کە لە کاتژمێردا بۆ 2:30 پێش نیوەڕۆی ئەمڕۆ لەلایەن کارمەندێکی هاوکاری لە وەزارەتی کارەبا بە فیشەچێک کوژرا تەسمیلی خانەوادەکەی کراوە. خانەوادەکەی ئێستا کە لێرە ڕۆیشتن بۆ شەقامە دیارە لێکۆڕینەوە سەرەتاییەکان باس لەوە دەکەنەوە ئافرەتە بە فیشەچێک بەسەری کەوتووە فیشەکەی تریش هەر بەو گەرازەکەتوە کە لێی وەستاون لە لێکۆڕینەوە سەرەتاییەکان باس لەوە دەکرێتن دیارە بەهۆی ئەوەی ئەو ئافرەتە چەند ڕۆژێک پێش ئێستا مارە کراوە لە کەسێکی تر مارە کراوە ئەو کارمەندە ناڕەزایی دەربڕیە و هەر ئەو ڕۆکە ئامادەکاری کردێ بۆەوەی ئەو ئافرەتە بکوژێتن و دەمانچە لەگەڵ خۆی بباتە ناو فەرمانگەکەی. سەبارەت بە خانەوادەکەی دیارە ئێمە هەوڵماندا قسە لەگە خانەوادەکەی بکەین بەڵام ئەوان گوتیان جارێ زووە ناتوانین هیچ قسەیەک بۆی بکەین ئێستا کاتی ناشتنی تەرمی ئافرەتەکەی دواتر قسەی خۆمان دەبێتن و دەستگاکانی ڕاگەیاندنیش ئاگادار دەکەینەوە لەوەی هەڵوێستمان چۆن دەبێتن. وتەبێژی بەڕێبەراتی پۆلیسی هەولێر ئاماژە بەوە دەکاتن ئەوان ئەو کەسەی کە تەقەکەی کردێتە گیریان کردیا لە لێکۆڕینەوەکان بەردەوامن بۆی بزانن بتوانن هۆکاری سەرەکی بۆ کوشتنی ئەو کچە بۆچی دەگەڕێتەوە بێجگەلەوەش ئەوەی پرسیارە کە قسەی لەسەر دەکرێتە نەوڕەکەوەیە کە کارمەندێکی مەدەنی چۆن توانی دەمانچەیەک بباتە ناو فەرمانگەیەکی حکوومەت کە فەرمانگەکە خۆی فەرمانگەیەکی مەدەنیە چۆن ئامادەکاری کردو دەمانچەی بردەژۆرێ. خەڵکێکی زۆر لە خانەوادەکەی لێرە لە بەردەم پزیشکی دادی ئامادەبوون پاشەوەی تەرمەکەیان وەرگرتەوە ئێستا بەرە گۆڕستانیان برد ئەوە دوایین زانیاریە سەبارەت بە کوشتنی ئەو کچە تەمەن 33 ساڵیە. بەڵێ ڕزگار سوپاس بۆ خستنەڕۆی تەواوی